ڕێگای حاجی ئۆمەران هەولێرە بە ڕێگای هامڵتۆن ناسراوە. وڵاتی ئێران بە پایتەختی هەرێمی کوردستان دەبەستێتەوە. ئەم ڕێگایە بڕیاری بە جۆسایدکردنی بۆ درابوو لە بەشێک لە شوێنەکان کاری تیا دەکرا. جۆسایدەکە 11 تونێلی لە خۆ دەگرت. لە ساڵی 2014ەوە کارکردن تیایدا وەستاوە. لە کۆی 11 تونێل تەنها 4یان دروستکران. لەو 4ەش تەنها تونێلی پیرمام تەواو کراوە. وەزارەتی ئاوەدانکردنەوەش هۆکاری وەستانی پرۆژەکان بۆ قەیرانی دارایی دەگەڕێنێتەوە. لە سەرەتای ساڵی 2020 بڕیاری دەستپێکردنەوەی پرۆژەی تونێلی بەنی هەریر درا، بەڵام دوای کەمتر لە 2 مانگ دیسان پرۆژەکە ڕاگیرایەوە و کاتی دەستپێکردنەوەی دیار نییە. سەرەڕای ئەوەش زیان بە بەشێک لە پرۆژەی تونێلەکان کەوتووە. کاکاو تونێرە لە مێژە ڕاوەستاوە بەڕاستی حەقت تەواو بکرێ حکومت پارێ لۆ تەنخا بکە لە بیدایەتی 2013 دەستی پێکردووە و مەرعەلەی دووەم ئیشی پێکردو و دوای ڕاوەستاوە لە دوایەوە ئەو هەموو خەرکە ئیستیفادەی لێ دەکا قەزای سۆران و هەتا عاجۆمەران و هەتا لای بالیسانێ و بەعام ئەو تونێلە ئێستا 3 کیلۆمەتر و نیوە ئەتو ئەگە پێت بکرێ بچە زینەتیری 27 کیلۆمەتر یان بچێ دەشتی هەریرە سپیلک و ئەو ڕێت هەموو لە کۆرە بیتۆ خەرکەکە بەعام ئیستیفادەی لێکرێ پارەکی بجە چ خیاڵی بۆ دابنکە حکومەت بێت و تەواوکە ئیستیفادەمان لێەکەین و هەموو ملت بەعام ئیستیفادەی لێکە. چاکردنی ڕێگاوبان سەرەتاییترین مافی هاوڵاتیانە بۆ ئەوەی بە ئاسوودەیی و کەمترین کات و زیان هاتوو چۆ بکەن. هاوڵاتیان دەڵێن سەرەڕای ئەوەی حکوومەت پارێکی زۆر لە هاوڵاتیان بە ناوی ڕێگاوبانەوە وەردەگرێت کەچی ڕێگاوبانەکان زۆربەیان هەر یەک سایدن و وەک 30 ساڵ پێش ئێستان. هەر ئەو پارانێک کە لە شوفێرەکان وەرەگیرێتەوە هەر ئەو سرف بکرێتەوە لە بۆ ئەو جادانە بەڕاستی جادەکانمان ئەگەبرێم هەموو ئەبنە ئۆتۆبان هەموو ئەبنە دوو ساید وە تەنانەت تونێلەکانیشمان کە ئارێن تەواو نابی و لێمان حاسێبووینە و داهات بەش ناکە تەنانەت ئەوانیش پێ تەواو ئەبن. بەرێوەلا زۆر زەرورە چەندی برێ ئەو ڕێیانە زەرورن ینی ڕێیەکان کورت دەکرێنەوە لەو خەڵکی خۆشترە و ڕێکترە و برەی بەس حکومت تەواوی نەکردینەوە و داواکاری حکومەت یاریمی کوردستان کە و پرۆژانەی وا بەجێ هێشتینە لە نیوە کاریس ینی نیویان تەواو کرێ و نیویان نەکرێت تەواویان بکاتن. بە تەواوبوونی تونێلی بەنی هەریر و تونێلەکانی دیکەش لە ڕێگای حاجی ئۆمەران هەولێر ڕێگای درێژی هاوڵاتیان کورد دەوێتەوە و ژمارەی ڕووداوەکانی هاتوچۆش بە شێوەیەکی بەرچاو کەم دەبنەوە. لە تەمەنی 30 ساڵەی حکومڕانی هەرێمی کوردستان کەمترین خزمەت بە ڕێگاوبانەکان کراوە. بەشێک لەو پرۆژانەی کەوا جێبەجێش کراون بە ناتەواوی ماونەتەوە. بە نمونە تونێلی بەنی هەریر ماوەی 10 ساڵە دەست بە جێبەجێکردنی کراوە، بەڵام تاوەکو ئێستاش تەواو نەکراوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، تونێلی بەنی هەریر.